هێشتا پڕۆژەی لامەرکەزیەتی سلێمانی لەدایک نەبووە. دەنگۆی جێبەجێ نەکردن و پاشگزبوونەوە لە پرۆژەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان قسەی لەسەر دەکرێت. ئەندامێکی لیژنەی لامەرکەزیەتی سلێمانی دەڵێت ئەوان سوورن لەسەر چەسپاندنی لامەرکەزیەت بۆ سلێمانی و هەر دەنگۆیەکیش بۆ پاشگزبوونەوە لە پرۆژەکە ڕەت دەکەنەوە. پارێزگاری سلێمانی سوورە لەسەر جێبەجێکردنی لامەرکەزیەتی ئیداری و دارایی بۆ پارێزگای سلێمانی. دەڵێت وا بڕیارە پارێزگارەکان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆ ببنەوە تا توێی پرسی لامەرکەزیەت بکەن. هیچ لایەنێکیش تا ئێستا دژی ئەو پرسە نییە. تا ئێستا لیژنەی سەرپەرشتیکردنی لامەرکەزیەت چەندین کۆبوونەوەی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجام داوە. ئەندامانی لیژنەکە لە سەرجەم حیزبەکان پێکهاتوون. هەرچەندە بە ئاشکرا بەرهەڵسی لامەرکەزیەتی سلێمانی ناکرێت، بەڵام بە ناڕاستەوخۆ بە لێکترازانی ئیداری و جیابوونەوەی سلێمانی لە پارێزگاکانی دیکە ناو دەبرێت. لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکانیش دەوترێت پرۆژەی لامەرکەزیەت جێبەجێ ناکرێت و تەنها بۆ سەرقاڵکردنی هاوڵاتیانە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.